نەتاقەتمەندە نەتۆی دەرووندا نە لەیلێ مدیۆ وەلای مەجنوندا یاخوا مەردەنی بۆ بە مێمانم ئیتر نەوین و دووری یارانم ئەزداوەشەوی سامن ئیوەختە گرۆختی و تاوەش پێسەگر کاتی ماچوو دڵوەشەنا کە جە بەرنامی وتر و ئامیانیەوە بەو ئامادەکردی خاستەرۆ بیانەوە میمانۆ یانە کاشمە بینەرەوە شەویستەکامە هۆرامان سروشتی ڕەنگینە ژەن پاییزی ڕەنگین گەڵادارەکە کۆتەنەرە زەمین بەرنمەکەمە ئارو بەرنامەوی هوەریە میمانداری هوەرمەندی کەرمێ ئایت فەرمان هۆرامیە هوەرمەندی گەنجە سۆتی هۆرامیانە ژەن پێسەواتم دلی سروشتە ڕەنگینەنە بەرنامەوی تایبەت تا پێشکەش کەرمێ گورانی تایبەتێ بە سۆتە تایبەتە کۆ فەرمان هۆرامی پێشکەشی تا کەرمێ شمێ جوێنەری مابیدێ شانی تابیانی پیشم نالانم سینم دفتری چیه جای خیالانم جای خیالانم سرگم جاری شی بندیدم سرگم جاری شی فەرمانگیان سڵامەنە بوو سپاس کەرمێکە کاتودا بە بەرنامە ئامیانی فەرماوە سڵام و بیاونە بەوینەرەکە بەرنامە ئامیانی سڵام وەشەویستی من پێی بەرنامە ئامیان جەکە ناڵ و گەل گورسانی هیوادار نەمیشە سەرکەوتوی دەستاوەش بە پێی ئانی کە تاودی مەسەن بەرنامەی هەورامی ڕاکردە تەلەڤیزیۆنی و کورسانینە خاصە هونەرمەندنی جاد لێی سروشتە زەریفێنە گەرکمایەکەم چوو بە گورانیەوە دەستبانەکە سەرچەمەکانیان خزمەتانە فەرماوە أغليل دغليل بخوا ليلة طيبة ووني أغليل دغليل ديدو ليلة طيبة ووني بزماني شيريني أمن كربي لا ووني بزماني شيريني ليلة كربي لا ووني دايني رانك صوزتا بكم خو دايني رانك نرمتا بكم خو او صاب مكوجني عزيز بقول كيبرن او صاب مكوجني عزيز بقول كيبرن اغليل دغليل دي ليلى متويبا ووني أغليل دغليل دي ليلى متويبا ووني وزواني شيريني أمن كربي لاواني وزواني شيريني أمن كربي لاواني دەستەوەش بوو فرەسپاس دەنگ و هەرمەنەوە فەرمانگیانەکەم پرسیاچانە دەستپانە کرد بزان و سەرەتا تۆ چەنی ئاشنابی بە هوەری چەنی هەستۆپانەی کرد کە ئیتر سۆت و تۆ پێ ئانای خاسات و پشو گۆرانیەوە چی ڕاستی ژەمە تقریبا 950 شاو بۆ نە و مشکلە و شەڕ و ناوخۆی نیشاوم بەڵێ بێمە خەڵکو بێرواسینمێ ینی هۆرامانەوەدی بەڵام بە حکم بازی چێوە مەسەرەن یانەمە ئامان هەڵەبجە و چەند ساڵێن تقریبا 50 ساڵی بووینامی هەڵەبجانە جانەوە پەنجوانیشانە دوایمە ئێران بۆ نەوە مۆزوع و جەنگ و ناوخۆی چێواوە چابێ میتر جارجارە چاوە بەسەنچنی زاڵۆچی پێوەرە لێن میمانە چێوە گۆرانی چێوە کاتە تەمەنە چن بێ تقریبا 9 ساڵ 10 ساڵان بەڵام ئەتر زاڵە بێنە بەڵێ ئەتر دما ئانێ ئامامێ مثلا گەڵامی هەڵەبجەوی نیشا و تقریبا 2000 نیشاوە تقریبا 2008 بێ 2007 بێ هەشت بزەبت مەزان وەختەکەش سنتەر و گەنجان و هەڵەبجەی هەن هەڵەبجەنە هندوانێ ئاگە دەرز و دەفی مواناچاو ماوچن ساڵێ مەسەرەن تاوام دەرز و دەفی تەمامونەوە بوو بە یۆجە ژەنیارەکە و دەف هەڵەبجەی ئیتر هەر چاوە مەسەن لە جەڕاو سنتەریۆ بەرنامەچی و کریە گرجارێ تەلەڤیزیۆنەکانە لێ ناچنیشا مەسەن سەرەتا بە ژەنی لێ ناچنیشا بە دەف ژەنی نوچی و
دما ئانەیتر کردم گۆرانی واتۆ دەبژن ینی هەم گۆرانی واچێنە یا هەم دەبدێناونە یا فرە جاری کە دماوانی لێنە بەس گۆرانەکە واچێنە ئێتە تا پاشتە سەرامای چند ساڵی داهاتوو مەسەرەن بەرنامەی تایبەت بوێن بێ و تا یاوانی مەرحەلەی تر کلیپ و یەکەم کەس کێ بێکە ئیتر گۆرانی واتی پەنەژواتی واتش فەرمان سۆت و تۆ پێیانە خاص هات و بشو گۆرانی واچی کێ بێ کەس ئەگەر ویرۆمە نەبوو وڵا پێسە ویرینا بەس ئانەی کە مەسەرەن چنین بێنی سنتەرە نەبێنیم ئا ساڵا مامۆستا جانگی چا بێ ئاوەختە مەسەرەن ئایشا پشگیریم بینی کاکاوات بەعزێ بینی بەڵام ئێستا ڕاستیەکەش فرە ویرم نمەیە بەڵام ئانەی کە پشگیریم کردێنێ عادەتەن هەر جەماعەت و سنتەری نبینی اینجا مەسەلێ و وەژن گرجارێکم لو بەرنامێ چێوێ ئەگەر شعرەکە چنی گۆرانەکە فرە نەگونجیا ئەیا ماچۆ قێمەگەڕتم زانی گۆرانی واچی بەڵام کەلیمە مەزانی بۆ من فێرۆکەرم باش بەدە ڕازماچی ئەی دوماتەر گەرەکمان پێم باس کردی بزانم تا چەند گرنگە پەیوەندی موزیکی بە گۆرانی واتەیە بەڕێزەواتۆ ئاسمانە ینی سەرەتا لەوانە نەدلی دنیا موزیکی و دوماتەر پێ گۆرانی واتەی ئینە تا چەند گرنگە پێ هونەرمەندی وڵا وز ئەساسیات و مەسەرەن گۆرانی واتەی یا هونەری واسمێ هونەر و گۆرانی واتە گۆرانی واتی بە باوەچمێ بەعزێ چێوێنێ مەسەرەن دوێ چاچیوا مەسەرەن یۆشا ڕیتمە یۆ تریشا مەسەرەن میلۆدیا واچمێ مۆسیقاکەن درستە ئەوی ترش دەوروبیێنە مەسەن کابرا وێش دەنگش حالا دەنگش خراپە مەسەرەن ڕەنگ و دەنگش وەشە ڕەنگ و دەنگش خراپە بەڵام ئیلا بیلا مەسەن شو شارەزایش بۆ چاچێوانە ئەگەر بە سەماعیش بۆ شم چێ بزانم ڕاستیش یەکەم بەرهەم کە تۆمار و کەرچ بەرهەمێ و بچکۆ وەستەرە وەڵایی سوورە گوڵ بێ ئانە خاز بێ مەسەن ویرۆستاوە من ئاوەختی کەواتم ڕاستیەکەش فرە پرسیارم کرد کە هەن و کێن و کێنیاوی نیشان بەڵێ کاکفەرزین خسرەویە چێ پاسەنە هۆرامی باوەچمێ هەنو ئای بێن گۆرانەکە بەڵام من ڕاستیەکەش دەستکاری کاملم کردن چنی بازە برادرە دەستکانەی کامرم کردن و دماوانە تەجیرم کرد و کردم کلیپ فرە خاسە تێکست و ئاواز و میلۆدی بەرهەمەکەی ئاماژەش پەنەمەی چکۆ یەکەم بەرهەمدایم ینی گرنگا پێ هونەرمەندی بعضی شعرەکەش ئەچوم حەزەت و مەولەوی بێ و ئەچوم تێکەڵێ بێ بعضیشا فۆلکلۆر بێ و بعضیشا چێ پاس چونکە وێ مور نەچنی پێش ئاورچنیە شعرەکەش ساڵ چنی بێوەستەرە بەرهەمەکەەوە وەڵاهی مەزان و ساڵ و چنی بێ حەڤە بێ هەژدە بێ چێ پاسە بێ یەکەم کلیپەکەم فرە خاسە ینی چی تۆ سۆتە وەڵتەر باس و ئاەتە کەوات و تەمەنم 9 ساڵ و 10 ساڵ بیان چاگە بێنا و ئاشنا بێنا بە کۆمەڵێ بابەتە هوەریە چی ئینە دێریانی کلیپت کرد کە جەکاتیەوە تۆ زانین سۆتۆ خاصا پێیانێکە گورانی واچی ڕاستەکەش فەزا و هەڵە بجێ کوچێ گولانن خاصە من وەختێ لوانێ سلێمانی پێوانە کە بەش و مۆسیقای مەسەرەن چاگە بەش و مۆسیقام تەمانا پێماگەونە جوانەکەی کوچێ زیاتر دنیاوینی ئەڵبەت ئینە نییە واچمی هەڵەبجە کەمان نا هیچ وەختێ نە هەڵەبجە هەورامە مەسەن پێگەتە یاکیش گولانتەرە نە کوچێ قەتیسە مەتاوی مەسەرەن بەدڵوێت ئانێ هەرمانە تاوی کەریش ئێتر منیش کە لوانێ ئاگە پێماگەونە جوانەکان تەمام ناچ کۆمەڵی تێکەڵی چنی کۆمەڵە برادرایە و بەعزێ کەس مەشناسیاوی نیشا من ڕاستی خۆ هەرمانێککە کردم سلێمانی نەکردم من تەجیلات و چێوش ئێران نەکریان و کار و کلیپەکەی هەر چاکریان ناوەختە دیمەنەکاتیش دیارە مەسەرەن بەڵام فەزا دەوروینەوە من تا لوان سلێمانی و نیشاتر نزیکوانەی بیاوە کە وانای تەمام و کلیپم کرد سوورە گوڵ بێت ما ئانێ مەسەرەن کلیپی تەرم کردن خەسەت لێ ئایلەوەتانە هونەرمەندی تەرهان ینی نزیک بوو جەوێتەوە نا پێسە هونەرمەند نا بەڵام من برای من لوقمانە دەنگش فرێ دڵگیرە گرجارت ماچا دەنگ گۆشەراتاتۆ هیچی گۆرانی ماواسۆ وەڵا دەیتر مەزان و باش چێش باس و سۆدوەشی بکەرە گەرەک هەمزان و سۆدوەشی لا تۆ چێشە ینی ئیسە هەنێک هونەرمەندێنێ هەر وەرزدا مەزان و ینی بێ ئانێ هیچ بنەمایەوە هوەریە بۆ بێ ئانێ سۆتی فرەفرە خاشا بۆ دەستکەرا بە گۆرانی واتەی ئینە چی بەڕای تۆ هونەرمەند پشۆ بیا و ینی چ تایبەتمەندیەوە شەنە بۆ هەتا بتاوە گۆرانی واچۆ زانی شاناوخان وش کە عوسمان عوسمانەرامی باوەڕ مەکە و گرد و بەرهەمەکاش و مەسەرەن دە بەرهەمش بوو خاسە بەڵام دەنگش ئەنە پاک بێ ئەنە وەش ژواتەنەوە هەر بەرە مێژواتە بۆ مەسەرەن بێن مڵک و وێش
خاصة دەنگوەشی ئینەنە من ئیسا تۆ مەسەن منە پێ بەرنامەی هەورامی داوەتکردن هەوراميانن مشۆ سەر و هەنەکاوی ماوەقسی کەرو ئەنە جوانە ژواتەنەوە ینی هەرچی ژواتە بوو بێن مڵکویش ینی سا خەڵکە گۆشت بێدارە ماچوانە گۆرانەکە عوسمان هەورامین نا مەسەن وەڵی ئاینە فرۆ کەسیان واتەنش ئەسەن چانەم شۆم فۆکلۆریش نەبیە بۆ کە عوسمان واتەنژی نوێتەری بێن کە عوسمان کەواتەن شۆ بێن مڵکویش ئەو هونەرمەندی کە کۆنەکەی کە بێنێ چه هونەرمەندی و ینی دەرفەت و ئاەتە بێن چەنیش بنی شێرە پەنە دواچۆ سۆت و تۆ خاسایان تێبینیش بێ بۆ سەر و سۆتیت ئا هونەرمەندە کۆنی کە بێنێ هیچ کام وەرکۆتێ و بێن چەنیشە وەرکەوتم چنی فرێشا بێن ڕاستی من ڕێزی تایبەت من پێک گرتشامەس ینی ئانە نیاوە چویۆشا کەمایۆژە زیاترە هەرجا کە عوسمان و گێرە هەتا گولانەکەی شاکەیتر چانم شو تەمەنش جەگرشا گولانتر بۆ کاک پێشڕۆ بۆ تەمەنش جەگردی گولانتەرە حرمەتی تایبەت من پێشە بەڵام من ڕاستیەکەش ئەنەی کە گەرەک ما و گرجارە گەرەک ما بلو بەرنامەیە گرجارە کەمل و فستیڤالە نەبەشداری کەرو یا مەزان و هەرمانێ ورچن و پێکارێک کلیپی من کاگیونس بە سەرمەشق و ماوەسای و مزان و چونکە هیچ شێوێ نییە ینی تەنانەت یەک کۆپلە گۆرانی ئەگەر وێم گەرەکم بۆ واچ یان نەپێوێم ئەگەر بزان و خەلە لە ژینالێنە تەلەفۆنی پێ کاگیونسی کەرو من هەروەڵ یانە بەو ئێ بەرنامە چەم خزمەت و شمەم شەوێنە تەلەفۆنم کردم گۆرانەکان وچینواتەنم کاگیونس ئی گۆرانێت چنی ناپاسە نەعالا خراپە ئیتر فرە ڕائای وەرگێ من ئای پێسە مەسەلەن ڕەنیشان دەروم تەماشا بۆ گۆرانی نەم کاگیونستیچ سۆتی خاسوود لێ هۆرامانیا هونەرمەندی و خاسوود لێ هۆرامانیا بەس ئەڵبەت منی جاردو ئایمەوە جارجارە ملولاش و دەفوچۆ تەمرین و چۆش نەکرد بێسا ڕازماچی و مەدەوارن کە میێمانداری بەرنامەکەمان قبول کرد و ئایندەنە میێمانداریش کەرمێ دەرفەت بوو کاک فەرمان گەرەکمان بزان و تا چەند گرنگە وەربژاردۆ تێکست و میلۆدی و گونجنا گۆرانیە کاگر پێوەرە ئینە تا چەند گرنگە پێ سۆت و هونەرمەندی یعنی بزانی چێژ وەربژاری و چێژ ماچی سەر ئێمەوات مەسەروی قسەی کەرمێ مەسەن هۆرامانی بەڵە ئەگەر سەر و فەزایە تر بێ مەسەن گۆرەتر بێ فاریۆ ماوزاکە بەڵە یەک کەسان مەسەلەن کە گرچێوێ لایەق و دەنگش بێن ئێمە گرجای کە قسەی کەرمێ ماچوی مامۆساکە هۆرامانی ئەسەن ئاتەر کەرمی مەسەن کە عوسمان تەر کەرمی چونکە ئاینا قیاسێ تەرەنە حسابوانیشە پێ مەکرۆواچمەی ناچی ڕێزەنە هەرچی ژواتەن خاو بیان مەسەن سیاچەمانە بیان مەزان و دەری بیان چەپڵە بێن نیم چەپڵە بێن بە هەر شعرێەوە تایش تایبەت بێ بەڵام پێ ئی سەردەمە مسوم ڕاستیەکەش من فرە جارە کە شعر ورچن و حەز کرد و مەسەلەن سەرف هەورامی بۆ خاس بەڵام دمە ئانەویر کەروێ کە تۆ کابرای سۆرانیش گۆش گەرۆینە قەی چێش کرد مەسەلەن با میلۆدەکە هەوراویم بۆ تێکستەکە ینی پاسە بۆ کە نوێ بۆ ناچوو سۆرانی بوو نوێ بۆ کە سۆرانەکە جیاوان بەس فەرمان ئەنەمە بۆ هۆ ئانەیە کە هونەر و هۆرامانی تێک بشۆ چکە تو ئەگەر تێکستی سۆرانی باری یعنی موزیکەکەش هۆرامیانە بۆ ئینە بەڕای و من مەزان من پێسە ڕای و من ماچ وم ماچوش ڕەنگە تێکشیەوەش بۆ دیار بوو بەڵامیان بە تەمامەتی هۆرامیانە بۆ گەرەکم بە باسوانە چەکەر و ئیسە هونەرمەندێ چانیمانێ گۆرانی هۆرامی و ماچە بەڵام لام میلۆدی تورکی مارە یان عەرەبی مارە ئینە مەزانم هۆوانێک کە جواب قسەکە وێت من باس و میلۆدیم کردواتم میلۆدیەکە بە هەنووێ مابوو خاصە میلۆدی هنووێ مابوو بەڵام تێکس ئاسا یایسا برادرێت سۆرانی مێ گۆش گەێر ئا میلودە کەم لە گۆشەرە هۆرامیە هەورامیانە وچیە و هەورامیە بەڵام تێکستەکەش قەی چێش کردمەس من ماواچ و گردش سۆرانی بوو یعنی ئانەنا بەڵام جۆرێ بوو کە یاوەنە فرە خاسە تەمرین کردو سۆتی پێ هونەرمەندی فرۆ هونەرمەندە هۆرامیەکەمانێ قەنەعەتمانێ مەکەرا کە تەمرین کەرە یان ماچە ئێمە سۆتمان هۆرامیانن سۆت و ئێمە پاسە سۆتی یعنی جێگیرە پێویست مەکەرەوە تەمرین کەرمەیان کۆمەڵە بابەتێتر چی بارۆ گەرەک ماقسێما پێکەری ڕاستە بەڵام مەتاو من نیساوا چووکاکە مشۆ کەرە ئایشا بۆ نوانێک کە وێم کەروش فرە ڕاستم چونکە سروشت و هەورامانی ئانەی وازۆ کە دەنگێ بە مۆسیقاش گۆرانی واچۆ دروستە ینی تەنان بە چەپڵەوە کابرام کورد هەر چەپڵێز نەکابرا دە زوو بنەگوشت بن فێن شور بنوەزێ نشورە سیاچەمانێ ماچۆم فرە مرتاحی چەنی پنەش و ئیسراحەت بەڵام ئەگەر تۆ گەرەک تا ئێ هونەرە جیهانی بوو یا جیهانی ناش شەرقی ئەوسەتی بوو کورد عێراقی بوو کورە کوردی بوو
گوچکەتەریش کەرمێ مشۆم چنی مۆسیقای بێ مۆسیقا مەسەلەن مەتایی بەری ژوڵوە کابرا هیچ تەلەڤیزیۆنی ئامادەی ئانەشە نییە هەر بە کەناڵەکە و شمێچۆ گۆرانیە هۆرامی باری بەبێ مۆسیقا وەزنی شەرە کەناڵەکەشەنە مەوەستۆ پێسە کلیپە بەڵێ پێسە کلیپێکی ناپێسە بەرنامە چێتە بێ یا من دە بەرنامەکردن چانم شو دوێرە کۆپلەماتە بۆ بەبێ مۆسیقا ئاسایش بێن بەڵام پێسە کلیپ کەناڵەکە و شمێک مەسەن ئامادەگی ئانەشە نیە مەسەن کلیپێ وەزنۆرە بەبێ مۆسیقا دەیتۆ نێچنی تەمرین کەری چنی مۆسیقای و نەگونجی چنی مۆسیقای مەتایید ماتەرە و بلی سەر و حازری واچی وڵای سەری ڕاستەوە خۆما چوشتنی مۆسیقای چی پاسە نییە میاوانە ئەی پرسیاری مەجە هونەرمەندا تەریچ کردێنە چی هونەرمەندی هۆرامی کە گورانی ماچە یان موزیکەکە بەرزای یان سۆتەکە شانزمە یان سۆتەکە بەرزایان موزیکەکە نزمین هین و چێشیە بەڕایەوە من بەرنامە تەریچ پێجەژنی جوابوا پرسیارەمەدا بەزە جوم فرە نەیاوە بەڵە چونکە شۆن قسەکە منە قسەی تر کریە ئانە تێکەڵ بچنی قسە زەختی فرە هەنگوڵ و گۆرانیواچە وەرامینە خاصە کە ئازەختە کەرۆ هۆشش مەمەنەوە مەسەن لاو تۆنەکەوی یا لاوی قاعەکەیەوە مەسەن دەنگمەوە لێ مەژگی شەنەی سار چوێ کە تاقش کەریەوە مەسەن فرە زەخت کەری ئەوێت گەرەک تا گۆرانەکە فرە وەش بەربێ ئاگاو جە مۆسیقاکەی مەمەنە بەڵام نیساگەرنی شوێت تا سابیا پاسەگەر لەرە گوڵێن بەکار نارو تا سابێ سەر و تۆنیە ماچوو بەڵام کە لوای سەر و مۆسیقان نەک من واچوو من با سوێتەری کرد لوای سەر و مۆسیقای گۆرانی واچێ وەرایم بۆ ئەنە زەخت کەرۆ مەسەن گەرەک شاچیەوەکە فرە وەش بەربشۆ لەرە و گڵۆیش کاتێ بزانانی مەسەلەن بێن نەشاز یا بێن ئاوت فرەخەسە قسەی خاستێمان کردی گورانی و تەرەوان پێواچەوی تر بزان و بەزمی خاو بۆ یان سیا چمانە بۆ کامەوت بە خاستیش بزانی فەرماوە عمركم نرميها وشعوكم لولام عمركم نرميها وشعوكم لولام دعواتي دكي وجالي دي رو رو باش بسر شام دعواتي دكي باش بسر شام خالي ولتم ديم يقلو بسانيم خالي ولتم دي يقلو بسانيم يقلو قصص دي ينجل رو رو خالي وزماني يقلق قصص خالي وزماني أمركم نرميه شاوكم لولاه أمركم نرميه شاوكم لولاه داواشي دكي دي رو رو باش بسر شاو داواشي دكي باش بسر شاو فەرمانگیان ئاسپی و خاست و دەفێنین جایست دەفەکە و من پێ ئاردەنی گەرەکما پارچێ دەفما پێشکەشکەری دوماتر گۆرانی و ما پێواچە هەر دمانە چەندی دەفەکە دەستی و گەرمی بە هەر شۆروانێرە گۆرانیەچما پێواچێ ڕازماچی فەرماوە
خمبي ببارقين خمبي بناونين خمبي ببارقين خمبي بنشتر عزيزم سركير دجيرقين خمبي بنشتر عزيزم سركير دجيرقين درون مبيل بتختو صاوني درون مبيل بتختو صاوني جناش مبيرو عزيزي متماوز صاوني جناش مبيرو عزيزي متماوز صاوني فەرمانگیان گەرەکمان بزان و ئا فستیڤاڵێ ئاچالاکی کرد لێ وەرامانیانە بێنێ وەڵتەر ساڵەکە وەڵتەری چالاکی و نەریە ئەلبەتە بەشداری کردن جە هیچ چالاکیانە فستیڤاڵ هۆرامانی بەزانە کریابێکەوەتە فستیڤاڵ و هۆرامانی بێ بەبوونەوە فات و بەڕێز سەرۆکمام جەلالۆ ساڵێشا پەگوزیا وە نەکریایە دما ئانێچە ڕاستیەکەش مەزان و کەس دوان دەمشویانەلان ئانەشان مەزان و بەڵام پێسە یاد و شانزە و ئێرە هەڵەبجێ یادی کیمەباران و هەڵەبجێی فستیڤاڵی گوڵە هەنار فستیڤاڵای تەکە بەشداری کرات چێگە سلێمانی هەولێر فرێشانە مەسەن بەشدار بێنە بە گۆرانیواتی فرەخاسە گەرەکمان بزانم ئاست و هوەر و هۆرامانی جەئیسەنە یاوان بە کۆکە تۆ پێسە هوەرمەندی پێسە ڕائیەوە و پەنەمواچە زان و ئاست و هوەر و هۆرامانی یاوان بە کۆکە یعنی مینا چه ئاستێوەنە بەڕائیوە تۆ هەورامان ینی وش ئەگەر هیچ چیز نەبوو مەسەن فرە و برادەکان منیانەی کە هوەری نەماچە ئەگە هەر هیچیش نەبوو هیچیش نەبوو مەسەن هوەرەکەش ئینا قاڵ بێوەنە ئینا ئاستێوەنە کە هەورامان تا ئەوشان ئازیش بۆ کە ینی من هیچ کاتێوم پانی مەزان و کەنی شوورە باس هۆرامانی گوات و ئاست و هۆرەمانی ناس ساڵپەنجان و مەزان و چێش ئاست و هوەر هۆرامانی ینی ساڵە ساڵە لاو من و لا برادەکەی تەریچمانی کە هوەریە نێوانی کە سۆرانی چێنێ قسەوانە وەڵتەریش کردنە ماچت لێ هۆرامانیانە هوەر هوەرمەند پەروەردەکەرەوە پاسەنە گەرەکمان بزانم هوەرمەندی تەرێکە هەنێ ینی سۆرانیەکی پەیوەندی و چەنی ناچەنیشا و تێبینی ئایشا چێشا سەر و سڵۆت و تۆ وەڵی چنی گرشا تێکەڵی من هەسا مەکرونامێکشاتەوە داندانەوە حەسەنە چنی فریشە علاقات من و پەیوەندی تایبەت خراپ نییە دەیتر ئایشا ئەگەر تاوایشە جە من خاستەر کرا گۆرانی هەورامینە ئەلبەت بە من نەواچینی خاسەنی فرە خاسە ئەی هوەرمەندەکی ئۆدیمی ئەینێ هۆرامان و ئۆدیمی وەڵات تێکەڵ ناچنی بەعزێ بە تایبەت مەسەرەن چنی کاکە فەرزاد و ژیواری ترچنی کاکسیروانی خالیدی باس و ئانێتە کرد باس و ئەزمون و کورد ئایدڵیم پێکەرە بەڕێزەوە کوردایدڵانە بەشداری و کرد باس و ئەزمونێمە پێکەرە ئان ئەزمونی چەنین بێ بێتەوە من ڕاستیەکەش ماوانە بەرنامە تەریچێنەواتم من بە کوردایدڵ دەستم بە هوەر نەکردەبێت تا ئەگەر ئاتەمامیا وازە و نەری دروست بەڵام چێوەش بێ کە من هەر چوار پارچە کورسانی و ڕاستیەکەش دوای دیوتێرێنە گرما کوبیە بێنمێ تاویمی پێوە قسەیکەمی یایم پاسەمە سەر ئاما سەردانی تورکیام کرد تا حدێ مەسەرەن ئەگەر نەست تورکیشم نەزانێ ینی کچی یاوێ نانە مەسەرەن چێژ ماچە و چێز ماچە بە تایبەت مەسەن کرمانجی من حساب کردەوە هەڵەبجە هۆرامان و مەسەرەن بلیلی کرمانجی چێژ بەرمشو چونکە فەزاکە فرە جیاوازە تا هەفتەیەک مەسەرەن کوچێ مەژمان ناما بێرە چنیش بەڵام تدما ئانش کو پێخوا مەسەرەن تێکەڵی بیێمی و ئەزمونە جوانمان پێوەرەکەنجا ئەشناسیا و هوەرەکە و ئایشا و باڵای هوەرەکەی مەکایشە تەماشاشکردنی واچێنێ بەڕاستی چێوێ تایبەتان مەسەرەن تایبەتمەندی وێژم پێسە گۆرانی تەری نییە واچی ئەحتیاجی وچیا و تەمام ڕاستە فرە تایبەت بێم فرەخاستە ئا هوەرمەندی هەنێت لێ وەرامانێنە گۆرانی ماچا و ینی نەت لێ مەدانەکەنە بەڕای تۆ کام شایانی بە تەمامەتی بە هۆرامیانە خزمەت کەرە بە هۆرامانی
گشە دەنگ شاوەشە بە ئینەی واسمی ینی هەر کەس و تایبەتمەندی وێژان هەر کەسی ڕەنگ تایبەتی دەنگژان کە خەڵک وەشمەچنش من مەتاواچ و تۆ خاسەنی من خراپە ناخاس فرە خاسە بەڵام هونەرمەند ئانە نیە گەڕێ گۆرانێش بەرپشۆ بە کیبۆردێەوە خۆ منیشانم واسمێ بە کیبۆرد نیاوە نەمە بەست ئانە نیە گەڕێ مەسەرەن دەتراکش بەرپشۆ بە کیبۆرد هونەرمەند ئانە چێوێکەرەوە کە ینی بەرپشۆجە چامەوداگولانە مەسەن بەس هەڵەبجە و سلێمانی ینی درێ بە تەلەڤزیۆن تاوە هەرمانە فرە جوان کەرەوە ئانە هونەرا مەسەرەن سەبای دو سەبایسا گرد و کوردیسا شانازی کەرە عەدنان کەریمیەوە شانازی کەرەوە زەکەریا عەبدوڵایەوە کە بەڕاستی هونەرە فرە تایبەت شابێن ڕاستە ئیتر ئێمەش مەسەرەن شانازی کەرمێ ینی مامۆستا عوسمانی بەڵام حیف مەسەرەن مامۆستا عوسمان و کاک سەباح هەموو فرە جایچنی کارزانی قسەماکردن کارزان و کوڕ کاک سەباحی بەڵە واجه حیف مثلا داخوانێ مێونە تاتەم سەردەمێنە بێ فرە ئالەت بێ فرە چی بێ فرە دەنگ بێتاوی یاونش فرە تەسویر بێتاوی کەرۆش بەڵام کەمش کرد ئەنەشە نەکرد سا ئانەشە کە بۆش فرە دیار بۆ سوبحان بووی گوڵانە مەسەن بە مۆسیقای تایبەتەوە کریان ئەشیە مەسەرەن زیاترش کردا چونکە بەڕاستی کاک سەباح پنج بێ کاک سەباح فرە بەتوانە بێ کاک عوسمان سەردەم ئاینە کەم بێ کوچێ ئەجیزە و چێ و گرت شوانە کە هەنی ژەجوم پێ کەناڵ و تەلەڤیزیۆن دو گۆرانین کەتان و کەتانن چی پاسەنە چنی دانێتەر بەڵام کاک سەباح ئەشێ کردایە ژیا هونەرمەندای تر ئێستا هەنێ وەز ئیمادی چا فرە عالا ینی فرە خاسینی بەڵام مزانم چی مەکەراش دەنگی چە عالا چی مەکەراش تا چون گرنگە هونەرمەند ستایلەکە تری تاقی کەرەوە ینی هەر یەک ستایلەنە نەبوو ڕاستە ئێستا هونەرمەندی هۆرامی دایمە بە سوانەیە کەرمە جەڕاو بەرنامەکەیەوە بسە پەیامی و بەرنامەکەی ماچمەی هونەر و هۆرامانی نەشێویەوە یعنی چێوێ نەکریۆ هونەر و هۆرامانی بە تایبەت هونەر و گۆرانی واتەیەکەوەی چ باس کەرات و هونەریوی دۆڵەمەنا بەڵام کریۆ و هونەرمەندیج ستایلەکە تری تاقی کەرەوە چی بەڕەئیۆتۆ فرە ئاسایە چنی سۆرانیە مێ کاک دیلان هونەر بەڵە ئامان گۆرانی سەدە لایەکەم ژواتن و خەڵک دڵشایتر ئانە پەیوەندیش نییە منەوە خەڵک ماچۆ کە عادل خراپە کاک قاسم خراپە کاک بێژۆ خراپە کاک فەرمان خراپە کاک مەزانکی خەڵک بڕیار موسەر و ئانێ چونکە ئاو پێ بینەرشکە و ڕاستێکش قەیمەکڕ مەسەن مشو هونەرەکە و بە هونەریانە کەریش بەڵامانە مەسەن واسم ئاو کردنش کاک پەیوەنجاف کەرۆش فرە و جارا چی هەورایی ماچە چێژ بوو ینی با گۆرانی وا چی هەورانی بلو گۆرانی سۆرانی واچۆ و بەڵام چێوێ نەبوو مەسەلەن زەڕبەشدۆنە ڕاستە فرە خاسە بزان و پلانە تۆ چێشانە پێ هونەر وێت پێ گۆرانی واتەوت من پێسانی کە ژەنیارە ناویچم مەسەرەن گۆرانی ماچوو تا تاو هەوڵوانەی خزمەتە گولانێش بۆ منتیقە هۆرامان و هەڵەبجەی کەروش هەرچی مەسەرەن وێم بە خەڵکو ێگەی منیۆرە وێ ما بێواسێن بەڵام وێم بە خەڵکو ێگەی منیۆرە چونکە زیاتر جەسی چ ساڵی نامی هەڵەبجەنە و شانازیش بۆ کرد گرجارە شانازیم بۆکردن تا تاو خزمەت کردنەوە داهاتوو چێنە ئیشەڵا کلیپ منێ دەسۆ گەرەک ماکەونەش و هەر بە شێوەزار و هۆرامی بەڵێ کلیپی هۆرامی من دوێ هۆرامی منێ و دانێ سۆرانی چمە ئاوا زۆی مایتر بەشمینە خوان بە دلوگر لایە بوو ئەمەدارن من سو کۆتایی و کەرە بە بەرنامەکە ما بزانەوە چێشەوانن ڕاستێکە سوپاس و دەزۆشی من پێشمە سوپاس پێی دەرفەتە گۆرەی کە پێ من تا نیانەرە پێ بەرنامە ئامیانی گەل و کوردستانی فرەسپاس عەزیەت تاکێشت یا عەزیەت پێتا و هیوادار نار سەرکەوتوو بێ دێ و بە ئومێدوانی کە کاری فرە عالتر و فرە ڕۆنەقدارتر و فرە و نەریانتر کرد دەستەوەش بۆم فرە سپاس ئازاو من پیجۆرە چامایمێ کۆتایی جارۆ بەرنامەوامیانی تا بەرنامەوی تەرهمەدەوارە ناکە گلایوی تا تەندروستیوی خاستا بۆ دڵۆشی بیدی کۆتایی بەرنامەکەمەوە گەرەک ماسپاس و هەوارخانی کرد و HL دیزاین کە گر بەرنامێ و ئەوە هەمکاری من کرد و جلی تایبەتی وەشم پێ حەزری کەرەوە تا بەرنامەوی تەر یانە گلایی تاوان بوو خواتاچەنی